برایەکی هەڵکەوت لالا ئەنوەر بەڕێز سەرباز لالا ئەنوەر لە ستۆریۆ کوردستان 24 لە سلێمانی لەگەڵمان دەبێت زیاتر گفتوگۆی لەگەڵ دەکەم لەم بارەیەوە. کاک سەرباز ئەم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 سەرەتا پێم بڵێ تەندروستی کاک هەڵکەوت چۆنە؟ ئەم کاتەی ئێوەش باش، ئەم کاتەی بینەرانی کوردستان 24ش باش، تەندروستی حاجی هەڵکەوت لە ئێستادا باشە، سوپاس بۆ خوای گەورە. بەڵام وەکو وتمان ئەو نەشتەرگەریە ئەگەر بێت و سەرکەوتوو نەبێت ئەوە عملی چاکبوونەوەکە زۆری پێویستە بۆ ئەوەی هەڵسێتەوە. بەڵام سوپاس بۆخوا مەترسی تێپەڕانەوە و ئیسا بەهۆشە و بە ئاگایە. باشە، ئەمەوێت پێم بڵێن کە بۆچی سوورن لەسەرەوەی بانگەشە بۆ کاک هەڵکەوت بکەن، بۆ دەتانەوێت بچێتەوە پەرلەمان؟ چوونەوەی حاجی هەڵکەوت بۆ پەرلەمان خواستێکی حیزبی لەسەرە، لەبەرەوەی حاجی هەڵکەوت لە خولی پێشوو توانی بەڵێنەکەی بەرێتە سەر، ئەو بەڵێنەی کە دابووی هەموو موچەکەی بدا بە خەڵکی فەقیر و هەژار بەڵێنەکەی جێبەجێ کرد و خواستێکی دیکەشی ئەوە بوو خەڵکێکی دەرەوەی حیزب بە تایبەتی چینی فەقیر و هەژاران ڕۆژانە داخوازیان لە حاجی هەڵکەوت ئەوە بوو بەردەوام بێت لەسەر کاری پەرلەمانتاری بۆ ئەوەی بتوانێت زیاتر خزمەتی ئەوانی پێ بکات. سبەی بانگەشە تەواوە بێ، چیتان بۆ کرد لەم ماوەیە؟ بەڵێنی چیتان بە خەڵکدا؟ ئێمە کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ ئەوەی دەستمان کرد بە بانگەشە بۆ حاجی هەڵکەوت، بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئیستیجابەیەکی باش لەلایەن هەم ڕێخستنەکانی پارتیمان، هەم خەڵکێکی دەرەوەی پارتی، هەم چینی فەقیر و هەژار هەیە، چونکە هەمویان ئەو ڕاستی ئەزانن کە حاجی هەڵکەوت بەڵێنەکەی خۆی جێبەجێ کردووە. ئێمەش سوپاس بۆ خوای گەورە لە هەوڵەکانی خۆمان بەردەوامین و کۆشی بووەکەین ئینشاءڵڵا بە پشتی خوا سەرکەوتنیشی مسۆگەرە. زۆر باشە. حاجی هەڵکەوت پێش ئەوەی نەخۆش بکەوێ پلانی چی بوو؟ بۆچی دەویست دووبارە بچێتەوە بۆ پەرلەمان؟ لای زۆربەی خەڵکی کوردستان ئاشکرایە حاجی هەڵکەوت پێویستی بە کاری پەرلەمانتاری نییە، بەڵام ئەوەی کە پێویستە حاجی هەڵکەوت بۆ خزمەتکردنە تا بتوانێت خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدانی پێ بکات، خزمەتی کەسوکاری هەژار و کەم دەرامەتانی پێ بکات، تەنها هۆکارەکەی خزمەتکردنە. ئەگینا حاجی هەڵکەوت سوپاس بە خوای گەورە هەموو کەسێ لە حاڵ وەزعی حاجی هەڵکەوت ئەزانێ هەر تەنها خزمەتکردنەوە هیچی تر. باشە، ئەو کاتێک کە حاجی هەڵکەوت لە پەرلەمانی کوردستان بوو چی کرد؟ دەستکەوتەکانی چی بوون بۆ ئەوەی کە ئێستا ئێوە بە خەڵک بڵێن ئەمانەی کرد بۆیە دەنگی پێ بدەن تا بەردەوام بێ لەسەری؟ حاجی هەڵکەوت لە پەرلەمان کاری زۆری کردووە. یەکێک لەو کارانەی ئەوە بووە کە مانگانە کۆی موچەکەی دا بە خەڵکی فەقیر و هەژار و ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێم بەبێ ئەوەی ئینتیمای سیاسی ڕەچاو کردی بێت. حاجی هەڵکەوت هەموو ئەم کارانەی کردووە. حاجی هەڵکەوت لە زۆربەی پرۆژە یاساکان کە لە پەرلەمانی کوردستاندا دەنگی لەسەر دراوە اختیاراتی حاجی هەڵکەوتی تیا بووە. ئەموو ئەم هۆکارانەیە بۆ ئەوەی حاجی هەڵکەوت جارێکی تر کاندید بکرێتەوە. حیزبیش خواستێکی زۆری لەسەر بوو، چونکە حاجی هەڵکەوت یەک لەو پەرلەمانتارانەیە لە مێژووی پەرلەمانتاری کە لە ناو پەرلەمان بوون کە توانیەتی 100% بەڵێنەکەی خۆی جێبەجێکا لەگەڵ خەڵکی کوردستاندا. لێرەوە چیەڵێن بە دەنگدەران بۆ ئەوەی کە دەنگ بدەن بە حاجی هەڵکەوت؟ پەیامتان چییە؟ پەیامی ئێمە وەکو براو کەسوکارەکەی بۆ دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان، بۆ خەڵکی فەقیر و هەژار، بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەوەیە ئەگەر بێت و دەنگیان بە حاجی هەڵکەوت بدەنەوە ئەوە دڵنیا بن لەوەی کە حاجی هەڵکەوت جارێکی تر ئەو بەڵێنەی داوێتی لە 4 ساڵی ئایندەش کۆی موچەکەی دەداتەوە بە خەڵکی فەقیر و هەژار و وەکو پێشووتر و بگرە بە زیاتریش خزمەتی هەموو چۆن و تێژەکان دەکات بەبێ جیاوازی. بە هیوای تەندروستێکی باشین بۆ کاک هەڵکەوت. سپاس بۆ بەڕێزت سەرباز لالا ئەنوەر، برای هەڵکەوت لالا ئەنوەر لە سلێمانی کاندیدی پارتی. سپاس بۆ ئێوەش. ژمارەی حاجی هەڵکەوت هەفتایە، ژمارەی حاجی هەڵکەوت هەفتایە بۆ خولی پەرلەمانی کوردستان. بەو هیوایم کە هەموو لایەک دەنگ و متمانی خۆیانی پێ ببەخشن. زۆر سپاس بۆ ئێوەش. دەست خۆش کاک سەرباز، زۆر سپاس بۆ تۆش کە لەگەڵمان بوویت.